جەژن و شادیە دڵخۆشین هەمووان لێتان پیرۆز بێ جەژنی ڕەمەزان. لە ئەسبابی فەرەح ساڵۆنی بەزمت پڕتەدارەک بێ، شەوت هەر ڕۆژ و ڕۆژت جەژن و جەژنت لێ مبارەک بێ. لە تۆش مبارەک بێ. ماشەڵڵا ئەمڕۆ زۆر جوان دەرکەوتوی، زۆر تایبەت دەرکەوتوی لەم شەوە تایبەتەوە لەم پرۆگرامە تایبەتە. ئەم جلە کوردیە منیش ئەڵێم قات و جلی ڕەش لە دوو کەس جوانە، یەکەم باڵاڤەرز دووهەمیان تاقانە. زۆر سپاس. سڵاوتان لەبێت، سڵاوتان لەبێت بینەران، هەمیشە لە جەژن و خۆشی و شادی دابن. ئاسوودەم لەگەڵ هاوکارم ڕنجین پرۆگرامی تایبەت بە جەژن پێشکەش بە ئێوەی ئازیزەکەی. ئازیزانم، خۆشەویستانم، بینەرانی لە دڵاشیرن و قەدرگرانی کەناڵی ئاسمانی کەرکووک، خۆشحاڵ و بەختەوەرم لەگەڵ هاوکارم محەممەد لەم شەوە تایبەتە و لەم پرۆگرامە تایبەتە هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. هەڵبەت ڕەنجی لەم پرۆگرامە تایبەتە کۆمەڵی هونەرمەندی ئازیز، کۆمەڵی ئەستێرەی کەرکووک لەم پرۆگرامە لەگەڵمان بەشدارن. ئەم شەو دوور لە ڕۆتینیاتی ڕۆژانە، دوور لە کارکردن و جەنجاڵی و خەم و خەفات، ئەم شەو کەیفەکەین. ئەم شەو کاتێکی زۆر خۆش بەسەرە بین، ئاشنای کۆمەڵێک دەنگی تایبەت لەگەڵ ئەوشا کەسایەتی زۆر تایبەت کە کۆمەڵە لایوەکن، کۆمەڵە گەنجێکن لە ڕێگەی هونەرەکەیانەوە، توانیوانەکەەوە خزمەتێکی زۆر باش بە کەرکووک و کەرکووچیەکان. ئەمە مای شانازیە بێگومان. بە هیوای ئەمڕۆ لە ڕێی ئەم پرۆگرامەوە جەژنەکە بکەین بە دوو جەژن، ئەچینە لای ئەو هونەرمەندە ئازیزانەی کە لەم پرۆگرامە لەگەڵمان بەشدارن. من محەممەد چاوەڕوانی زۆر ناخۆشەڵێ ئەوەی کە چاوەڕێیە لەو هیلاکترەکە لە ڕێە، چاوەڕوانی لە بێچاوی ناخۆشترە با لەو زیاتر بینەرەکانمان چاوەڕێنەکە ئاشنای هونەرمەندەکانتان دەکەین و کەسە ئازیزانە. بێگومان هونەر بەبێ میوزیک نابێ، هەردووکیان ئاوێتی یەکن، بۆیە ئەمڕۆ بە تەواوی ئاوێزانی میوزیک و گۆرانی ئەبین. بۆیە لە هونەرمەند خاتولاوینەوە دەست پێ ئەەکەین. خاتولاوین زۆر بەخێڵت کردین، گەورەت کرد. من خۆشحاڵترم. سەرەتا سوپاسی بەرنامە جوانەکەتانەکەم، پیرۆزبایی جەژن لە هەموو لایەکەکەم لە زۆر سپاس، زۆر بەخێربەی. ئەمانەی ئەم شەو بە دەنگە خۆشەکەت ئەم پرۆگراممان بۆ برازیلینەوە، بتوانین لە ڕێگەی گۆرانەکانەوە یعنی چێژێکی ڕۆحی بەو کەسانە بەخشیکەوە ئێستا ئەمان بینن. دووبارە بەخێربەی، خۆشحاڵت کردین. زۆر سپاس. کاکە دانا تاهیر گەورەت کردین، زۆر بەخێربەی. زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی کەرکووک لەم پرۆگرامە تایبەتە لەگەڵمان بەشداری. دەستخۆشتان لێ دەکەم، سەرکەوتوو بن. جەژنە پیرۆزە لە تەواوی کورد دەکەم لە کەرکووچەکان بە تایبەتی لە ئێوەی بەڕێز و لەو ژنیارە و لەو خۆشەویستانی کە لێرە ئامادە. زۆر بەخێربەی کاکە دانا، گەورەت کردین، خۆشحاڵکردنی. کاکە دانا، ئەمڕۆ ئەمانەوە زۆر جیاواز بێشەوەکە، زۆر یعنی پڕ کەیفی بکەیت، گۆرانی شادی بە هەر حەیران بێ، بە هەر جۆرێک بێمانەوێ کەیف بکەیت. بەسەر چاو. زۆر بەخێربەی دووبارە کاکە محەممەد شوانی، زۆر بەخێربەی کاکە محەممەد. تۆش بە هەمان شێواز جەژن لێ پیرۆز بێمانەوێت کە ئەم شەو زۆر جیاواز و تایبەت دەرکەوین. زۆر سواز بۆ ئێوەی ئازیز جەژنە پیرۆزە لەوێ خۆشەویست دەکەم لەو هاوڕێ جوانانم لەو مۆزیک شەنانە لەو کادیرە جوانانی پشتی کامیرۆ هەموو کاتێ ماندوون بە هونەرمەندان و بە تەلەڤیزیۆنەوە دەستخۆشیان لێک. زۆر بەخێربەی کاکە محەممەد. دیارە هونەرمەند نیهاد مانجۆ یەکێک لەو هونەرمەندانە کە هەمیشە لە کەرکووک ڕێچکەیەکی تایبەت بەخۆی هەیە. لێرە توانیوێتی کەلتوری کورد لەگەڵ برانی تورکمان تێکەڵکێش بە یەک بکات و هەمیشە لە بۆنە و یادەکاندا بە سێ زاری جیاواز بەرهەمی هەبووە. محەممەد بە جوانی وەسفت کرد، یعنی تامەزڕۆی ئەومت کرد کەوا گوێم لە دەنگ حتمان گوێمان لە بەرهەمەکانی مامۆستا زۆر بەخێربەی، گەورەت کردینم بۆ. زۆر سپاسانەکەم. من دەبەن زۆر خۆشحاڵی هاتم تەلەڤیزیۆنی کەرکووک. من بە تورکمانی و بە کوردی قساکەم باشە خەڵک کەرکووک چکە من کەرکووک یعنی زۆر برادرمە و کورد عەرب توانێ. من زۆر سپاسانەکەم، شەرەفە بۆ مناتەوە بەلای ئێوە. زۆر سپاسی و کاوێنەرەکانم بۆم براکانم بۆ مۆزیکەکانم هەیە. تابێ من بردان سایق سەڵمانم bütün çarşı halkına, bütün bizi izleyenlere hepinize diyelim bayramımız kutlu olsun. Vallahi dedim inşallah Bakara Burta hepsi üzerimizden gider. Ve saygı selamlarım bütün çarşı halkına, Kürt, Arap düşman hepsi benim kardeşimdi. Hepiniz memnunumsuz. Hepinizin bayramımız mübarek olsun ve varaz kutlu olsun. Büyüklerin gözlerini öperim, küçüklerin ellerini öperim. Hepinize saygı selamlarım.
چۆ خۆشیال دووە بێت یخوا بەخێر بێت دووبارە خۆش خۆشحاڵتان کردین دواتر ئەگەڕێنەوەلاتان بەر هەموو ئەومان بیر نەچێت پێویستە کە ئەو باسکەین کە ئاستافێکی زۆر تایبەتیش نەروەکوتان بێ میوزیک نابێت لە کاکە ئارازەوە دەست پێکەین بەڵێ کاکە ئاراز بە ئۆرگ لەگەڵمانە بەشدارە بێت کاکە ئاراز زۆر بەخێر بێت خۆشحاڵت کردین گەورەت کردین زۆر سپاس کاکە عەلی کرمانی بە باڵەبان لە پرۆگرام لەگەڵمان بەشدارە باڵەبان چیمان بیرە خاتە کاکە عەلی و باڵەبان گەرمیانمان بیرە گەرمیانمان بیرە خاتە هەر بژیت بەخێر چامانن گەرمیانەکان زۆر بەخێر بێ کاکە عەلی کاکە شاباس باشە لە بیرم نەچەوە من زوشتم لە بیرەچێتەوە بەکەمان لەگەڵمانە بەشدارە بێ ئەمانوێ ئەم شەو تاو جیاواز دەکەوێت ئێوە طبعا هاوکارێکی زۆر باشی ئەمانن ئەمانوێ ئەم شەو زۆر جیاواز بێ ینی کەیف و شادێکی زۆر تایبەت زۆر سپاسانەکەین ماندووتانەکەین طبعا بێگومان خۆشحاڵین دووبارە محەممەد کاتیەوەی کەیتر گوێمان لە گۆرانێکی شاد بێت بڵێ خات و لاوین لە تۆ دەست پێکەین پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی تایبەت شاد تۆ بێت فەرموو عاشقم ڕوو لە دەشتم مشێتی چاوی گەشتم باوەش وەگریجی تۆ لە من بۆ تا باشتم ئەزیزم گوڵی ژاڵا جەژنت داڵی شمشاڵا منی ژوێڵەوە ئاوارە من ببێت و ژانم تاڵا عاشقم ڕوو لە دەشتم من شێوی چەند گەشتم باوەش وەگریجی تۆ لە من بۆ تا باشتم ئەزیزم گوڵی ژاڵا بەژنت داڵی شمشاڵا منی ژوێڵەوە ئاوارە من ببێت و ژانم تاڵا چاوانی باز بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لە خوا بکەسڵێ هەر بژیت ئەو دەنگەت هەمیشە بەو سۆزە جوانی خۆی بمێنێت یاخوا دەنگت هەر خۆش بێ دەنگت نەڕزیێ لاوین خان پێمان خۆشە لە سەرتاشە پیرۆزبایی کرد بەڵام پەیامی خۆت لەم ڕۆژەیە ئاساینکەوە جێژنە و تر کاتیەوەی پیرۆزبایی بکەین لە ئازیزانمان لە کەسە نزیکەکانمان پەیامی خۆت بگەێنە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ سوپاسی هەموو لایەکەکەم لە ئازیزانم لە خۆشەویستانم لە هاوکارانم لە هەموو لایەک لە ئێوەی جەنابتانیش لاوین خان ئەمەوێ بپرسم هەمومان کەسێک هەیە کە زۆر گرنگیمان پێ ئەدا و خۆشمانی ئەوێ ینی لە لای ئازیزین
ئەمە بزانام کێ تۆ زۆر خۆشەوێ یان زۆر تایبەتی لەلای من هەموو کەس منی خۆشە بەڵام تایبەت دایکم دایکم بۆ من هەموو شتێکە دایک ژیانە خۆشەویستە تەمەند درێژ بێ خوا بۆتی بهێڵێ ومێ دەکەم 1000 ساڵ تەمەنی بێ ئینشاڵڵا تەمەند درێژە بێ بۆ تەمەنێ و هەمیشە بێتە قەڵغانێک بۆ بتوانانی لە سای ئەوەیە خۆت لە ژێر سێبەری ئاو بتوانی ئارەزوەکانت ئەو هونەرە زیاتر پەرەی پێ بدەیت وڵا جاڵێ لە یەک خولەک کەمتر لە یەک خولەکیش کەمتر لە یەک خولەک وڵامی دوو بژاردە هەڵبژێریت حسابی خۆت کاتوانی باشە توانم ئەبێ بڵێ ئەتوانم جا بە ئەو تاقیکردنەوەی بکەن توانم باشە بە تاقیکەینەوە ئامادەی ئامادە بەس کەمتر لە خولەکێ ها ئەگەر بێت وەڵام نەدەیتەوە ئەکەیت ئەستۆی خۆت باشە طبعا ئەگەر سەرپشکیکەن لە هەڵبژاردن سزاکەی چاڵنج ئەڵێ ئەگەر سەرپشکەن لە هەڵبژاردننی ئەم دوو بژاردەیە کامیان هەڵەبژێری کەمتر لە خولەکێ جا محەممەد چاڵنجەکە بەس بۆ خۆمانەیان ڕەنگە هاوڕیان چاڵنجەکەی پێ بکەن و کات زۆر باش لەوانەیە ئەوان نەها نزیکن بەرکەوتنیان لەگەڵێکترا هەیە بڵێن تووشی و مۆقیفەی بکەن زۆر باشە لاڤینگیان ئامادەی ئامادە زۆر باشە لە نێو دووشتا یەکێک هەڵبژێرە بەڵام بە خێرایی زۆر کەمتر لە خولەکێ دەست پێ بکەین حاضر بە کاتەکە پارەیان تەندروستی پارەیان ناوبانک پارەیان جوانی ماشەڵڵا جوانیش خولەکی نەخایەن زۆر بەپەلە یەخوا هەمیشاروا بۆ جوانی بمێنیت باشە با پرسیارێکی ئەوەی لێ بکەم پارەیا جوانی وتە جوانی ئێخۆ گەر پارە هەبێ خۆم جوانەکەم ئێساوای ئێستاوای لێ ڕاستەکەی بەس من زوو جوابم دایەوە تازە ڕۆی وەڵڵا ئازاد دەرچوین بیرە لێ نەکردەوە نا بە هیوای خۆتان درە بۆ ئێوە زۆر باشە با بزانین کە بۆچی ئەمانە هەڵبژار بوون منە لە نێوان پارە و ئەزانینکەوە هەمومان پێویستیمان بە پارە هەیە ڕاستە هەمومان پێویستیمان بە پارە هەیە پارە هەبێ خۆ جوانەکەی پارە هەبێ بەرەو پێشەچی بەڵام بەلای منە ئۆشتانم هەڵبژار بەلای منەوە باشتر بوو زۆر باشە ئینشاڵڵا هەمیشە تەندروست هیچ کاتێک گرفتی تەندروستی نابێ ناوبانگت هەڵبژارد بەڵێ بۆچی ناوبانگ لای من زۆر جوانە کەسایەتی ناوبانگ بە چ شێوازێک بە چۆن کەسایەتیەکەوە هونەری هەر لە بەرەوەی ئەوە هەڵبژاردووە چۆن ئومێ دەکەنە خەونەت ئومێدێکڵە باڵەکەم لە کۆتای بتوانانی بە جوانترین شێوە کاکە دانا جەنابەت بە بەردەوام سەرقاڵی کاری هونەریت بەڵێ و ئەمڕۆ لەم پرۆگرامە تایبەتە لەم جژنە لەم پرۆگرامی لەگەڵمان پێمان خۆشە بەر لەوە پێش هیچ پرسیار و چاڵنجێک گوێمان لە بەرهەمێک بەسەر چاو کاکە دانا باش شاد بێت خوا من دایمە نازانم بۆ حەزم بە شادە بەسەر چاو هەر بژیت فەرموو زريي بان مران هيليلي 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 ليلي هيليلي ليلي لبر زريي بان مران هيليلي 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 ليلي هيليلي ليلي شل دربونا مران خمي خمني خمي توما لدوري السيبا روما ضلك رخمي مخو خوم ديتي وهي توما سوي لجواني واي واي سوي لجواني واي واي
پشتیا ئەبرۆکە و زۆر زانە سۆی لە جوانێ وای وای سۆی لە جوانێ وای وای های لەو نازدارە نازدارە و خاتون های لەو نازدارە نازدارە و خاتون زۆری لێ جوانە دوو لیرەی ئاڵتون زۆری لێ جوانە دوو لیرەی ئاڵتون هەی دووگمە و دۆڵابی بانی سوخمەیاڵ دووگمە و دۆڵابی بانی سوخمەیاڵ بۆتە پەرژینی جووتێلی مۆیکە بۆتە پەرژینی جووتێلی مۆیکە های لەو نازدارە نازدارە و خاتون های لەو نازدارە نازدارە و خاتون زۆری لێ جوانە دوو لیرەی ئاڵتون زۆری لێ جوانە دوو لیرەی ئاڵتون هەی با ماچ و دوو ماچ لێت نابم ڕازی با ماچ و دوو ماچ لێت نابم ڕازی لەسەر سینەکەت نەکەم دەستبازی لەسەر سینەکەت نەکەم دەستبازی های لەو نازدارە نازدارە و خاتون های لەو نازدارە نازدارە و خاتون زۆری لێ جوانە دوو لیرەی ئاڵتون زۆری لێ جوانە دوو لیرەی ئاڵتون ئەو دەنگەت هەر بمێنێ کاکە قوربانت بم. هەمیشە ئەو دەنگەت پڕ لە سۆز و جوان و ئەدا و تایبەتمەندیە کوردەواریە وەکو مەمنونم. یاخوا دەنگت سپاس. خۆش بە کاکە دانا بەڕاستی سپاس. زۆر زۆر خۆش بوو مەمنونم. کێفمان هیوادارم کرد. بەدڵتان ببێ زۆر زۆر بەدڵی وەدڵمان بوو بینەران ببێ و لە خزمەتتان دەما. دەستە خۆش بێ دووبارە کاکە دانا پێمان خۆشە بزانینکەوە زۆربەی کاتۆ حەیرانت وتووە یعنی بۆچی هۆکارەکەی چییە؟ هەڵبژاردننی حەیران بوو وڵاهی ئەوەی ڕاستی بێ چەند جارێک گوتبووم بەڕەحمەت بێ مامۆستا میقداد خوا عەفوی کافیکە ڕۆحی شاد ئینشاءڵڵا جێومەکانی باشتە ڕۆژیان دووتی جۆم لێ بۆ شتاڵێک وا بۆم بڵێ وەڵاوتم زۆر بەدڵی بوو پێشبڕچەیە کرا لە هەولێر ئیتر شکر بەشداریم کرد پلەکەم تیاهێنا لە سەراستی کوردستان لە بەهرەمەندان یەکەم هێنا جاتۆ ئەو حەیران بڵێ بۆ دەنگە خۆشە دڵنیا بە کاپلێ یەکەم واتە بەدەسێری ئەو مامۆستایە وای لە تۆ کرد کە ئیتر پەرە بە بواری حەیران بێژی بدەیت. بەڵێ بەڕاستی من لە خۆشی هونەرمەندی گەورە زیاتە سعات زۆردانی ئەوەندە متابعی مەکرد زۆر جوانیەوت لایەن لە خۆشی زیاتە سعات حەزم چوە حەیران هەر بژیت تەمەن درێژ بیت. کاکە داناجگە لە حەیران بڵین ئاوازە فۆلکلۆریەکانی تر یاخود بابەتە فۆلکلۆریەکانی تر وەکو لاوک هیچ ئەوانەی دیکە دوتووە یان بەنیازیت وەڵاهی نەموتۆ لە زۆر شوێن بەڵام هەسکەی بۆیەوە ێڵم ئەتوانین شتێکمان پێشکەشکە ئێستا گەورەمانەکی عزیز سرم دشی عزیز عزیز سرم دشی عزیز دڵێ منێ ماڵوێرانێ چەندی دەکاتەوە ژانێ
هاورێکم بەر بۆتە دەرونێ بڵێ سەمپەڕیوەتەوە دەروون خانێ نە بە بای دەکرێتەوە نە بە نمەنمەی دەبارانێ نە بە پاچ و پێمەڕان نە بە کڵۆ سەرزانێ هەمن هەڵدەستام دەست نوێژێ سوبحەینێداوە سەر دەکەوتم دەمڕوانی ئەوان کۆشک و پەنجەرە و دوو دەر و شان و شینی هەرامەتی بەرەیوان دەوەرە وەرە وەرە دەوەرە وەرە 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 هەر بژی دەنگت خۆش بە کاکە دانا هەر بەژیت مامۆستا لە خزمەتانەوە بەڵێ هەر بەژیت ئەمە بەیتی پێڵێن بیتی پێڵێ لەش ساک بیت مامۆستا سپاس دەکەم مامۆستا کەمتر لە خولەکێ های ئەوە ناخۆشە منیشی پارەیەگە مۆزوعەکە پارە خۆی کێشەکە لەوەیە ئیمە بەرامبەرەکەی هەمووی پارەیە کەمتر مشکلە لە خولەکێ بەڵێ دەست پێکەی مامۆستا باشە پارەیە زیرەکی زیرەکی پارەیە هاوڕێ هاوڕێ پارەیە پاشابوون وڵای پارە پارە نامێ بە پاشا ئەمەیان هەستم دڵێکی تیا زانی بۆ چکە پاشایی زۆر قورسە پاشای کورس دەبێ تەواو عادل بیت ڕازگۆ بی بۆ لەوانێ بۆم نەکرێ نا پارەکە باشتر پارەکە باشترە لەش ساک بیت مامۆستا بە خزمەتان دەما هەر بژیت سپاس دەکەم پاشا لە لامە بۆستێ وەزیر وەزیری بگا بە من لیدەن بە کەوان و ژیر ئەمە ئەوەیە حەز ناکەم کاکە دانا جان ئەیتر جەژنە بەعام با زیاتر خەندە بخەینە سەر لێوی بینەران بەڵێ گەر لە خەیاڵ تابێ بەعام ئێوەی هونەرمەند ئێوەی هونەردۆست بەسەرهاتی زۆرتان بەسەر دێ گفتوگۆی زۆرتان لە نێوان دروستە بێ گەر لە خەیاڵ و هەزر تابێ بەسەرهاتێکی خۆش بە تایبەتی لەگەڵ کێ لەگەڵ کاگاراز وڵا لەگەڵ کاکەتەنها ڕەنگە بە شتێک باسەکەم پەیوەندی بە هونەرەوە نیە لەگەڵ کەسوکار و خزموانە چوبووین بۆ دەرەوە بۆ سەیران ئیتر سیارەیەکمان تێکچوو کە دیتەوە زۆر تەزیل و شتیان پێ لێدا بووانە ئیشی ناکرد ئیتر چی لێکرد ناچار ڕامان کێشە هەیە نامانەوە ئەوز ئێوارانی سەیران کورد هەر عادە هەمووی بێکەوە ڕاموشی بێکەوە دێتەوە پۆلیس من لێرە داوای لێبردن لێ هەیە هاتن ڕێگا بکەنەوە بۆ خەڵک ئێمە سیارەکەمان ڕاکێشە من لە ناو سیارێ بووم کە ڕایەنە کێشە طبعا حەبلیشی پێوەی لەو بینەوە پۆلیسەکە کە هات کورە پێم وت سەبر کە ئەوە هەر جوێی بە من نەداوە زانم باڵێ مەپەڕۆ بە پای لە حەبلەکە گیر بوو بۆ خۆی بچەکەوە فەقیرە زۆر خراپەر بوو ئەوە بڕاو بکە کاک هەمایانی تووشی مووقفێک بوو ینی زۆر ناخۆش بوو چونم گرتەوە بەس بروتی کاکە بووە کورەوتم وەڵڵا هاوارم کرد هاوارەکە سوودی نەبوو کورە زۆر هاوارم کرد هەر بەڕاکردن دیار بزابتەکە خۆی لێ توڕ کرد بوو نیازم زانێت وتێتی بڕۆ ئەو ڕێگای قەت هاڕێ ئەڵێ و ڕێگای بگرن یان خەڵک دێتە سەر خۆڵ فەقیرە زۆر خراپ بەربەوە ینی ئەوە مەڕاستی بەسەر هات سەردێوەکەمان کاکە دانا چینە لای کاکە نیهات کاکە نیهات بینەران کاکە نیهات لە سەرەتای هاتنەنێوی نێو تیڤ تا ئەم لەحزەیە هەمووانی خستۆتە پێکەنی نیهات و کاک عەلی باڵا لێوارەوەمە پێکەن لە ئێوارەوە تەسەوڕکەن ئەمە نەبێ نییە فەن هیچ نییە بە قورئان ئەمە فەنە کامل حەریق فەن هەمووی خۆیەتی خۆش لایەوە مادام هەکبەت پڕە لە قسەی خۆشمان لێتە ئەمە ئەمەیە بەس منیش لەگەڵتانە ئاچینە لای ئەوەش نەچۆ بچێە کاتێک ئەوەیە مەسەن بۆ دێشتەکە بۆ یاخوا هەر بەو نزیکیە بمێنێ لێوارە پێکەن قورئان قورگم نەما خەتەر بوو زۆر سپاس با قورگت زیاتر تێک نەچێ پێکەوە باگومان لە بەرهەمێکی کاکەنی هات بێ
Perşembe gününde çeşme başımda gözüm, Perşembe gününde çeşme başımda gözüm, bir ala göz, bir ala göz kanıma düştü. Kaşın oynattı güldü gülende kadası canıma düştü. El eskerem her derde rakallıyam. Hanım sen dertlisen ben yaralıyam. Hanım sen dertlisen Hanım sen dertlisin, ben yaralıyam. Dedi nişanlıyam, dedi nişanlıyam, göz kamalıyam. Kırıldı kol kanatım, kırıldı kol kanatım, yanıma düştü, yanıma düştü. Ayaz hanım, gez hanım, hayvanda gez hanım. Ayaz hanım, gez hanım, hayvanda gez hanım. Aziz musafir gelmiş, şeker şerbet ez hanım. Aziz musafir gelmiş, şeker şerbet ez hanım. Gezerem uzak kimin, top kaynar kazan kimin. Gezerem uzak kimin, top kaynar kazan kimin. Eli elimde olsa gezerem hizan kimin. Eli elimde olsa gezerem hizan kimin. Ayaz hanım, gez hanım, hayvanda gez hanım. Ayaz hanım, gez hanım, hayvanda gez hanım. Aziz musafir gelmiş, şeker şerbet ez hanım. Aziz musafir gelmiş, şeker şerbet ez hanım. Almalı ulan da gel, bak saybar ol da gel. Almalı ulan da gel, bak saybar ol da gel. Hasta düştüm gelmedin, bari can veren de gel. Hasta düştüm gelmedin, beni can veren de gel. Ayaz hanım, gez hanım, hayvanda gez hanım. Ayaz hanım, gez hanım, hayvanda gez hanım. Aziz musafir gelmiş, şeker şerbet ez hanım. Aziz musafir gelmiş, şeker şerbet
دستخانم یاخوا لەشت ساغ دەنگت هەر بمێنێمەوە زۆر سپاس کاک محەممەد جان ساسو هەبە لە گوزەل قاسم ڕحمس سێزمانە دێدم بە لە شەرەف یاربسمانە من خزمەتەیم سوچێ مەمنونم بە قەنەتان مەمنونم بە تو بەردە چارشەمە بەس زوو دەنگ جوزارخ ڕحمس بۆ ئاکاتابێ چۆخ ساوڵ حیات هەبە لە گوزەل قاسم زۆر حەزمەکر بۆ زمانە سپاسی و کردە بلێ عینن کاتی فێر بێ بەخوا تێکێدەم یاخوا دەنگت هەر خۆش تۆ لێمان تێگەیت مەمنونم سنە چاوەڵ زۆر سپاس کاکەنی هات لە سەرتاوە باس لەو کرد کە من بێجیاوازی بە زمانی عنی بەدەر لە زمانەکەی خۆم کە زمان بڵێم گۆرانی دوتووە چەند زمان؟ چوار زمان بەس ماوەیەک گۆرانی هینمەوە تێ مەقەدۆنی هاريتيس هاريتيس أما لما أود بس يعني شركة منما لا بازارك مرغوب نبو مقدوني ما ود روجه يقول لي يوناني ملا بربو جينا كاتصل له حفلوتي واي قربان مش كم كره كم ليونانا بقى کاکەنی هات ئەم ڕوحی پێکەوە ژیانە ئەمریکا بۆ خۆی ئەمە گرنگەکە جوانیەکە لە هوەرە بە تایبەتی ئەگەر تۆ بەکاری ئەهێنی ئەمە لە چیەوە سەرچاوی گرتوانی گۆرانی کوردی جیاوازی بەبەردەوام ئاچڕید کاک محەممەد جان من کە بیدایە دەستمان پێ کرد کاک سیروان عمەرە زانێ ئێمە بە یەک کۆبووی نەزانیت چۆن يعني من قراني تكماني ملت تو إيشي بقراني تكماني فيها من ديم نقلت قراني تكماني لم إيش مكاك عمر دي أسف موكاسي وعمر يعني أزايد شيء أو كاتك كيما أو جانا قد جوازي نبو عرب وابو تركمان مسيحي ما لقلبو هر أتود جهازك من درب بيمرو بارمني أو برو بيبا قزم تبقى تسلم يعني إما كاك محمد أزاني أول جماعة دم إلى آجا دربن نبو جواز بيا كم زبادة قراني كردي بود يا كم زا فرقه كاتوتي قران كردي مانيا قران كردي مد تزيك ما بو جوازكم دانا ام قراني ملوسي يعني تو خۆشەویستیەکەت بۆ هوەر وای کردو کە هیچ جیاوازیەک نەکەی بە هەر زمانێک بێ دەست پێ بکەیت و گۆرانی خۆت بڵێ بس من قسێکەکەم من ڕۆژێک لەبان مەسرح ڕاوەستابم گۆرانی کوردی مد ئافرەتە کاتە بان مەسرح وتی گۆرانی کاظم ساهر دەرچوو نازانم کامە بوو والله لایەتە بێنم وتم نایزانم والله سێری من کرد وتی چۆن فەنانی تۆ وتي نازاني قراني وتم عربي قراني نازان وتم على سفيه وفنان كان محمد أقصى زور تأثيري ميكرت أو يعني براستي بوي هوكاري ويكا أقصى تدمير ميكرت هاتم يعني قراني تشيم من ناتهم لبريك مع عربي تشيم مخهم نقول عرب أقصى كم نقولت هاسام تركماني وكردي وعربي هم يملا بركت سيما وزبوم لبازيبنا نيا سيما يعني أوش تبوا هاندانك بوي كتو هول ديتو وزمانش فير وزمانش قراني بشري باشا زور باشا سبرايز برلوي بتشينا لاي سبرايزك يكخلكي تو أهل الموضوع بخوايا ونكي من هموي باريا شيك ولا باريا هموي باريا دواي قرينو لاي وازين بو باريا خو ما عندونك اي سي والله دينا طور جوازة زور راشكاو جوازة ماتا يكخلكي نباشا مليونيز يكخلكي أهلينا والرنجين تيم خوشم تشينا لاي كاك محمد وێڕای سپاسمان ئامادە بوونت خۆش حاڵت کردین و پێم خۆشە بچینە لای بەرهەمێکت دواتر گفتوگۆی زانێکی نەرمەندی خوارێ خۆشبوو شەوکەت ڕەشید بەسەر جەژنە هیوادارم بەدڵتان دوایەوە دێنە لای پارەکەی کاکنی هادیش ڕێنەوە لەو پرسیارە ئاچینە لای بەرهەمەکەت فەرموو ستەیج بۆ جەنابەت. جژنا يا أخوة بخير بي
جژنا 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 یاخوا بەخێر بێ هەستن کڕوو کچان داستن ژن و پیاوان دەستگرن بۆشایی تا دەم و بەیان دەستگرن هەڵپەڕن تا دەم و بەیان جەژنا 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 جەژنی ساڵی نوێ جەژنا 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 جەژنی ساڵی نوێ جەژنا 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 یاخوا بەخێر بێ جەژنا 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 یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ جەژنا 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 یاخوا بەخێر بێ جەژنە و یاخوا خۆت بەخێر بێ ئەو دەنگەت هەمیشە بە سۆزە بە جوانە بە کوردانە بە جاری جارانت بیرخستمەوە یاخوا هەر بمێنی یاخوا دەنگت خۆش بە کاک محەممەد بە دڵمون بوو دایمە شادت قەت گۆرانی خاوت بە دڵ بەخوا نازانم بوو جەژنە زۆر باشە کاک محەممەد هەمیشە نەریتی جەژن ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەردێ لەگەڵ پێشکەوتنەکانە لەگەڵەوەی کە گەنج داهێنان ئەکات ئەو گۆڕانکاریە یعنی بەراورد بە ماوەکانی ڕابرد و نەریتی جەژن چ گۆڕانکاریکی بەسەر هاتووە چۆن ئەیبینیت گۆڕانکاری ئێستا جەژن وەک جاران نییە بەڕاستی و تاموچێژ نییە لە چ ڕوویەکەوە لە ڕووی هەموو کەس باوەڕ ناکەم بۆ شێوە وەک جارانەوەی من بیرم بێن بە مناڵی خەڵک خۆی ئامادەکە بۆ جەژن حتمما جاران جەژنی جاران زۆر تایبەت سەبارەت بەو تام و چێژەی کاڵی وەکو جاران نەماوە ئێستا لە هەر ماڵ حاجی حاجیە لە هەزار نانایکێک ساجیە ئەویش سوتاوە و ناعیلاجی نە ئەم حاجی و نە ئەوی ساجیە مەبەستەکەی هەموو شتێک ینی تام و جارانی وەکو جاران ینی تام و چێژە وەکو جاران نەماوە هەموو شتێک گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەوە شەکەوێتە سەرەوەی کە
خەڵک دڵی خۆش بێ سەوای لە تۆ پێویست ناکانێش بچینە سەر و مۆزوعانە کەس دڵی خۆش نییە بەو شێوەیە بڕیارماندا خەمەکان وەلا بنێ بەس شادی بێت چینە بەرگەی پرسیاری ئەمڕۆ بە شادی و پرسیارەکان جژنە بێ شادی بێ کاک محەممەد خزمەتان نیێوەیم بتوان لەگە کاکدانە و کاگنیاد و لامی خان هەر بەژین خزمەتی ئەو کەسانەکەین کە ئەم بەرنامەیە بین دەمتان هەر خۆش بە کاک محەممەد زۆر باشە بەرگەکان لێ ئەچینە بەرگەی پرسیار زۆر باشە پرسیار وڵامی بە پەلە کەمتر لە خولەکێ کامیان کاک نهادیان وڵا جارێ بچۆرە لای کاک زۆر باشە کاک محەممەد پارەیان بەختەوەری بەختەوەری پارەیان هونەر پارەیان دەسەڵات پارە بینە سەر ژیان و بەسەرهات و کۆمەڵێ سەو گفتوگۆی خۆش بەڵێ لە کاری هوەریە یاخود لە غەیری کاری هوەری لە ژیانی ڕۆتینی خۆت ئێمە بەسەرهاتمان زۆرە بەسەراتی خۆمەگە کرا کاتێکتر باسیەکەم باسی بەسەراتی برادێک مەکەم لێرە جژنە پیرۆزەی لێکم چاوی ماچەکەم خەڵەکە و دەبەرەی منتیقەی تەختەق و کۆیە کات خۆی لە ساڵی نەوەتەکان گۆرانی وتەبوو بەتەبڵ باڵەبان گۆرانی وتەبووتی دیوارانی شیان هاتن لە دەرگایاندا جەنابەت فڵان کەسی وتی چوار کەس خاتی کوردیان لەبەر پیکابێکیان پێ و پیکابی بکۆن جەنابەت فڵان کەسی وتم بەڵێ پیان نەوت وەرە بین بۆ حەفلەویان بۆ مۆزوعات بینێ شایمانەیە نازم بێتاقەتی نردویان نێچی وات و وەرە سەرکەوت لەگەڵمان ئەوی سەرکەوتبوو لە دوا دانیشت و یەکێ لەم لایەکێ لەو لای سایەقەکە و یەکێکی لای سەکنەوە دانیشت و ناو پیکابەکە ئەو سێریشانی کردبوو هەزۆر بێتاقەت مۆڕیان نەکرد تی مۆڕیان لێمە کرد یای سێریان و سێریشیان کرد مامەڕی شەشیان بەقەدر کوشت زانێ بۆ کوشتنەی بن مامەڕی شەشیان بەقەدر کوشتی وڵای هەدایان لە پێکەنی و تکاکەم بۆ چۆ بن بابینە لای کاگنی هات بە پرسیارێکی زۆر هەستیارت لێ بکەم باشە تەمەنت چەندە تەمەنم بەس سێوە عومەرە زانی کەس ئەوەش بزانین آخر ئەوانەی ئێوە بەعزی هینە تەوقعاتی غەڵەتە بەس من و سێوە عومەر هەوەیەمان دەرکتۆبەیەکەوە باشە نهێنی ئەوە چیە کە ئاشکرای ناکەی تەمەنت چەنە وەڵی زۆر احتیاجی بەڕووکەش زۆر گەنج تەمەن ڕقەمە باشە کارمەحەمەد ڕقەمە با من سەراتێکتان بۆ باسکە من ڕۆژێ حەفلێکمانێ لە تکریت چۆن لە بابەتەکە پەڕایەوە ناناکیادێ هەرچەند بپەڕێتەوە من هەردێم چیم بۆ تکریت وتیان حەفلەیەک تۆ بەس گۆرەی کوردیە لێ گۆرانی عەربیەکێکەکەی لێ وەڵا چوون بۆ حەفلەکە گۆرانی بێژەکە عەربەکە ناتوە ڕۆی حەفلە هەمووی ئەبوو عەگاڵ بوو من سێ گۆرەیم لەبەرە عەربی ئەوانە زیاندانە سەحرەیەکە تو بە دوای سەحرەکە ڕۆیشتەوە مەسافەی سەعاتە ڕێم کرد پیکابێک بە دوام ڕاکە تۆزەکە وەڵە گرنیان دی تۆ نیادمان زۆیتم بەڵە چی بووە تکریت و خۆ دەزانی تر سوار بە وەڵا کوڵوتم با باخمە ماڵویم بکەم لێرە کۆ دەی سوار بە ماڵوی بکەی چی تۆ کەی ماڵوی بکە لێرە نەکرێت سوار سیارە سێ عاسم لەگەڵایە هەر سێکیلۆی محەممەدە ئەوەنە منیان سوتاوتیان ناوە تا ڕای کردو ڕۆی لێ کەس نەما بەس خۆم وەڵا منیان ناورد وەڵا حاجیە دانش و بەرەموت بە حەجی ئانی بەس تات ئۆغنی عرب تقبل والله وتي اقبل وتم سبب مكزوابي قول سي بوين مبلغ تماني كل شيء ما اعرف عليه حفله دسي بيكت كان بس شيء قراني توبو خلاص قراني تو اي نازانم سيبك بيلا ما اعرف علي يلا غني والله شيء قراني موت حتى اخر والله يسجل ببين زاوده صوت يا معود موت يا بس يا دواتر دينه ولا حتما با بێگومان گفتوگۆی زیاترەکەین ئەچینە لای نزیانەکان مانە نەزاد لەکێوە دەست پێ بکەین ئەچینە لای کاک عەلی ئەبێ بکەوێتە فکر کاکاراز دوکتەی داناوە کاکە و بەشەکەی خۆی بەخشی بە تو کاکاراز بەخێر بێی دووبارە بەخێر بێ کاکاراز جەژنە پیرۆز بێ لە تەواوی ستافی تەلەڤیزۆنی کەرکووک لەم هونەرمەندە بەڕێزانە لەم میوزیسیانە عەزیز و خۆشەویستانە وەڵی نوکتە زۆرە بەس
وەکو کاک عەلی وتی ئەبێ بێتەوە بیرت و یان عفو بکەن ئەوە خاڵۆیەکم بۆ خۆ عافویکە عافویکە ئینشاءڵڵا ئەنجا نان نیمەڕۆیان خواردبوو لەسەر ئیش نانیان خواردبوو کەمێ بەخۆشی بوو بەڵێ کەمێ بەخۆشی بوو چوارشانە بوو نانی خواردبوو تێر نانی خواردبوو هەستا بوو گەڕا بۆ داوە پشتیدا بۆ دیوارەکەەوە هەردوو قاچی درێژ کردبوو ئەنجاوەنە مرتاح بوو لە دنیاە زۆر هین نەبوو بە دوای شتا بگەڕێ ئەی دیێڵە کاکە ناو لە عەبم پێ بڵێن فلان لعب لفرنسا نايشية أيد فلان كسر وأي زاني أو كاكدانا أو نكتب بيستبو يا حزي ليبو دیارە کاک شاباز لە تەقتەقەوە ئەرکی کێشا و ماندوو بوو تا گەشت بە کەرکووک یاخوا بەخێر بێ سەر چاومان سەر دووماناتی کاک زۆر سپاس شاباز بۆیەوە دەستخۆشی ئەو بەرنامە جوانەتان لێ یەکەم جەژنە پیرۆزە لە ئێوەی بەڕێز و تاوی ستافی کەناڵی کەرکووک و ئەو هاوڕێ ئازیزانم پیرۆزبایی جەژنیان لێ دەکەم بەڕاستی بۆ من جەژنەکە بوو بە دوو جەژن کە لەگەڵ ئەمانە ئەم بەرنامەیەم ساز کرد یاخوا بەخێر بێ زۆر سپاس هیچ یادەوەریەک شتێکی خۆش بە قورعان ئەوتیان نوکتەی لایە ئەم جارە دامانەکە عەلی هەموو نوکتەکانمان لای ئەو بوو یاخوا بەخێر بێن دووبارە بەخێر بێ جێمی دۆم قەولی داوە نوکتەیەشکە باسکە یاخوا بەخێر بێن هەموو لایەکتان زۆر سپاس دەست و پەنجەیان هەمیشە بە ڕەنجینی بمێنێتەوە ئەرکیان کێشا ئەمڕۆ لەگەڵمان ئەچینە لای بەرهەمێکی دیکەی هونەرمەندی عازیز خاتوولابین بە بەرهەمێکی تۆ درێژە بە پرۆگرامەکە فەرموو یاخوا ئەو دەنگەت
هەروە بە سۆزی بمێنێتەوە لاڤین خان. زۆر سپاس ئەزیزی چاوەکەم دەنگت خۆش بێ لاڤین خان. ئەچینە لای کاکدانە کەپی لە خزمەتدام چاڕی بەرهەمی دووەمین حەیرانتان پێشکەشەکەم زۆر باشە لە خزمەتدام. حیران دەرێم سەزارە لە بۆت نەبینێم حەیران دەرێم با بەبران ئەوڕۆ کە بەوێ هێوارە دەرێم حەیرانە حەیرانی لێ دێم حەیران دەرێم با بەبران ئەوڕۆ کە بەوێ هێوارێ حەیران حەیرانە حەیرانی لێ دێ گەردەنی گەلە زەردە مەرجانی لێ دێم گوتمەچی جەبینە ماسکەم خەت و خارە گەردەنێ تۆ بۆم بکەم ڕوومەتێ کەونە دۆست مارە دوێران بی بۆنی نازدار حەیرانت لێ دێم بابە دەرێم ئەوڕۆ کە بەوێوارێ نازانم لۆتان بە چێندەرێدا برێم بە کەندێ ناوەی خۆما بەرامبەری زورگەزراوی لە من بەبەردەتیشن دەم گۆزەینێ خۆب دەنێ گوارە بسکۆکەی نازدار حەیرانم لێ نانە ڕێزە بۆ ڕێزە بە گژنیژن ئەگەر لە بەرچاوی تو نەبی مارە وێرانبی بە خودا هەیدی بەگە پڕی چیژن ئەمن هەینێ مەیلێ بەژنێ باریک و زەندێ بە بازم دوو چاوێ ڕۆژکۆ کە دادەنێم ئەو کاتەی دەمرم دەمهانە بەینی دووبەردان بابە دەرێمە تا تو چیش بیرەمانە بابان دابنیشیم چی دێر نەگرم کەسل لەگە ئەی مەستورێ مەستایان سین بەخوو بێستایان مەستورێ مەستایان سین بەخوو بێستایان باشی باڵای تۆ عەزیزم ناگرم چ دۆستان باشی باڵای تۆ خانم جان ناگرم چ دۆستایان بازرگانی دەچمە شنۆیێ
بازرگانی دەچمە شنۆیێ کراسی بۆ دێنم ئەی هاوار لە گوڵە لیمۆیێ کراسی بۆ دێنم ئەی هاوار لە گوڵە لیمۆیێ مەستورێ مەستایان سین بەخ و بێستایان مەستورێ مەستایان سین بەخ و بێستایان باشی بەڵای تۆ عەزیزم ناگرم چ دۆستان باشی بەڵای تۆ ئەی هاوار ناگرم چ دۆستایان ئەی خۆم کرمەشانی فارسی نەزانم خۆم کرمەشانی فارسی نەزانم وە زمانێ کوردی خانم جان قەزاب لە گیانم وە زمانێ کوردی ئەی هاوار دەردن لە گیانم مەستورێ مەستایان سین بەخ و بێستایان مەستورێ مەستایان سین بەخ و بێستایان باشی بەڵای تۆ عەزیزم ناگرم چ دۆستان باشی بەڵای تۆ عەزیزم ناگرم چ دۆستان یاخوا دەنگت هەر خۆش بێر بۆ ڕەسەنیە بمێنێ هەر بمێنی بۆ حەیران دەنگ خۆش بیت لە خزمەتتاندا هیوادارم بە دڵتان بێ لەش هەر بژیت لە خزمەتدام کاک نیات گیانەمیانوە خزمەت تێ ڕەحمسەر ساغڵ نەمرێ ئیستراکن بگوێن غەریب برشەی ئێشدا bayramdı. bayramdı. Ha gene bayramı alemi kefletler biz. Biz hizmetteyim. Bütün milletin hizmetindeyim. ئیرەیتان پێ بماوە نازانی تومانی ساکەن بێکەوە كيف يريد توماني بي دورة ماني ورا بولا یاخوا لەر ساغ بیت مامۆستا باگوێمان لە بەرهەمێکی جەناب فەرموو Diyarbakır yoluna Ali, Diyarbakır yoluna duydum düştüm toruna Ali, duydum düştüm toruna. Bu sevdalar boşuna Ali, bu sevdalar boşuna. Belalım, 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 belalım ay. Bu sevdalar boşuna Ali, bu sevdalar boşuna. Belalım, 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 belalım ey. Hadi bakalım modeller. Suerin sularına le, suerin sularına. Bak gözümün yaşına le, bak gözümün yaşına. Bu sevdalar boşuna le, bu sevdalar boşuna. Belalım, 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 belalım ey. Bu sevdalar boşuna le, bu sevdalar boşuna. Belalım, 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 belalım. Hele!
Gazi köşkü baksalar ne, gazi köşkü baksalar. Yar oturmuş sansalar ne, yar oturmuş sansalar. Dalalı kar gözüne ne, ciğerimi parçalar. Belalım, 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 belalım ey. Dalalı kar gözüne ne, ciğerimi parçalar. Belalım, 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 belalım ey. یاخوا ئەو دەنگەت هەروە بە جوانی وە خۆی بمێنێ بەڕێزم کاک محەممەدی وە لە خزمەتانە من دەنگت خۆش بە کاکنیات هەمیشە لە خزمەتان بەجددی ئەمە ئەوەی گەیان کە بڵێن ئاشتی و پێکەوە ژیان و جەژنەکەی کرد بە دوو جەژن بۆ هەموو نەتەوەکانی کەرکووک بەبێ هیچ جوانێکی جوانی هەر زۆر سپاسانەکەم زۆر سپاسانەکەم زۆر سپاسانەکەم جوانیت خوار باشی ئامادەی یاخۆیەوەش باش لە خزمەتانە تااقەتت هەیە باشە فەرمو گۆرە ئێمە لەم جەژنە گوێمان لە بەرهەمێکی کاکە محەممەد ئەبێ بەسەر چاو کات و گۆرانی لەگەڵ کاگاراز ئامادەمان کردووە هەربژین گۆرانیشی هەڵپەرچەی فۆلکلۆرە و دەستکاری هەربژین پێکەمە گوێمان لە بەرهەمێکی محەممەد ئەبێ تویتیانی علیجان فەرموو ستێج بۆ جەنابەت خزمەتان چۆلە گەبەتووکەوە بازیان بەسەڵتووکەوە هەی دڵم گڕی گرتووە بەنەوتی کەرکووکەوە ئەی خۆم بە کەڵاو جەمانە تۆش بەجلی بووکەوە هەی زاوات بە قوربانەکەم بە خەس و غەزورتەوە هەی زاوات بە قوربانەکەم بە خەس و غەزورتەوە بەشی بۆ کەرکووک تیڤی هەربژی بەریبی هەی ڕۆژێ دنیا جێدێڵی یەگەر خاوە نەرچیبی هەی تۆ کچێکی نەزدار و شۆخ و شەنگ و نەجیبی ئەی لەبەر گەردری دەمرم ڕێکە وەک فەنجی لیبی هەی بەداوی باڵەت هاتم کەوتمە وڵاتی غەریبی خۆش بە حاڵە حەمە گیان گەرتۆ بیە نسیبی هەی چۆلە گەبەتووکەوە بازیان بەسەڵتووکەوە هەی دڵم گڕی گرتووە بەنەوتی کەرکووکەوە بەنەوتی کەرکووکەوە هەربژی واڵا بژی هەمووی لە تاوی تۆیە و دڵێن شێتی سەحرایم هەر خودا بۆ خۆی ئەزانێ نەکافرم نەمەلایم هەر بۆ داوەتی هێنێرم فەرهەنگی قایم قایم
ئاگداری یارم بێ حاوەر حەزرەتی برایم هەی چۆ لەگە بەتووکەوە بازیان بە چەڵتووکەوە هەی دڵم گڕی گرتووە وەنەوتی کەرکووکەوە ئەرە وەنەوتی کەرکووکەوە وڕە عەلیژان ئاهبا ما شاء الله هاي بابا بيانو شي دقري ديسانا دوي تصرم خۆم بەنێ چیری ڕاوت شکاندوتە دەست و پێم هەی قەولێکی ڕاستم دەیێ تا مردن لەگەڵێ دێم هەر با بێوەفایی بەس بێ لە دەوری باڵات گەڕێم هەی چۆ لەگە بەتووکەوە بازیان بە چەڵتووکەوە بنوتي كركوكا هي بنوتي كركوكا والله بجي صلاة كارمنداني کاکە حەما یاخوا هەروە بمانهێنیتە سەما یاخوا لە ئەو نەشاید نەکردو نەنە باشی لێزانانی لەبەر خاتریەوە چی بکەم لەش ساغێت کاکە حەما خزمەتامی دەستخۆشی لە مامۆستا ئارازەکەم بۆ گۆرانی و گۆرانی هێنا بیرم و تێکستەکەی تر خۆم چەند وشەم بۆی زیاتر شتێکی تایبەت و جوان بوو بەجددی دەست خۆش و دەنگت خۆش بە کاکە محەممەد سپاسی بێپایانمان بۆ ستافی میوزیک یەک هەر بەژی حەزەکەم لێرە دەستخۆشی لە مامۆستای ئازیز مامۆستای خۆشی مامۆستا سیروان عومەر هەمیشە ئێمە لێیادا سوپاسێکم کامڕۆ ڕێزام هونەرمەندای زانی کۆ کردوەوە لێرە دەستخۆشی لێکم هەموو کاتێ پاپشتی هونەرمەندان بۆ هیوای سەرکەوتنی بۆ خوات هەر بژی سپاسم بۆ سەرجەمتان لە بەشی تەنها ئەمڕۆ سبەیش لە بەشی دووهەم پێکەواوین سپاسی بێپایانم بۆ سەرجەمتان بەڕێزان بەردەوی بێمە کۆتا ئەمەوێ لێرەوە سوپاسی سندیکای هونەرمەندانی کوردستان بکەم لەقی کەرکووک بە تایبەت بەڕێز کاک سیروان عومەر کە بۆ هەمیشە پاڵپشت و ئەتوانم بڵێم دەوری سەرەکی هەبوو لە بەشێک لە پرۆگرامە هونەرەکانمان وەکو کەناڵی کەرکووک بۆیە لێرەوە سوپاسی سندیکای هونەرمەندانەکەین وەکو کەناڵی کەرکووک و دیارە ئەمڕۆ ئەم بەشە لە یەکەم ڕۆژی جەژن کۆتا دێت سبەی مەڵاویش ناخۆشە بەس دێنەوە لە بەشی دومی پرۆگرامەکە و لە دووەم ڕۆژی جەژن بە شێوازێکی باشتر بە گۆرانی جوانتر دێنەوە خزمەتتان ئێمە دێنە کۆتا دووبارە و سێبارە جەژنتان لێ پیرۆز بێت ماڵەوە شاد بن وەختی وەرێ کەدیم گوڵە و دەبارێ نەمزانی یاری خۆماوەی بەنەزە ڕوا بەجارێ دوێنێ وەختی وەرێ کەدیم گوڵە و دەبارێ نەمزانی یاری خۆماوەی بەنەزە ڕوا بەجارێ گوڵیش لە ڕستۆدایە شەرمەزار و ڕسوایە تۆ گوڵی تۆ گوڵاوی بۆنی گوڵ هەر لە تۆدایە